بەداوەکاری محەممەد خەیاڵیە پێشکەشە بە ئیلیاس خەیاڵی پێشکەشە بە هەموو میوانان. دەزانم کە لێت نایە زۆریش لێت ناشرینە بابت تۆی نەدا بە من چاوانم پڕگرینە پێی بڵێ با نوێژ نەکە جێی دۆزەخی ئاگرینە پێی بڵێ با نوێژ نەکە جێی دۆزەخی ئاگرینە برسم لهواڵە وەک فرمێسکم سوور نابێ سوراوی لێوی ئاڵت وەک بەختی من ڕەش نییە ئەو خاڵەی چەنەی چاڵت چەند خۆشە ماچێ بکەم لە گەردنی پڕخاڵ یاخود دەستێ بجێڕ بە نێوچوت پرتەقاڵت بۆم دێمەڵ قەدەخەما یەک لە پەنجەی شمشاڵت دەنجی گوارەی زیوت دێ لەگەڵ دەنجی خرخاڵت لە جوانی تاچ دیا بە باڵە چاوی کاڵت هیچ کەس نییە وەکو من گەر ببین عەوداڵ هیچ کەس نییە وەکو من ئەگەر ببنە عەوداڵ هاتە دەورم بە هیچ ڕوون نابێتەوە ئەگەر چاوت سرام بێ ڕووناچیم بۆ بێتەوە ئەوینێ لە دڵەوە بێتە ئەبەت نابرێتەوە بۆ درۆ و بۆ کاتی بێ ئەشق نامێنێتەوە
بژیم وەک بەختەوەری ئاواتەکانم وەکو گەڵای دار هەڵدەوەری دڵم وەقرە ناگرێ هاتە دڵم کەسەری لە باو